بەپێی بە دوواداچوونەکانی NRT ئەو پۆستانەی لە زانکۆی هەڵەبجە بەڕێوە دەبرێن زیاتر لە نیوەی پۆستی ڕاگری کۆلێج و بەڕێوەبەرایەتیەکان بەتاڵن و بەشێکیان بە وەکالەت بەڕێوە دەبرێن و هەندێک لە پۆستەکانیش ماوەی یاساییان بەسەرچووە. بە جۆرێک لە زانکۆی هەڵەبجە 32 پۆستی باڵا هەن. لەو ژمارەیە 15 پۆستیان بە بەتاڵی ماوەی چەند ساڵێکە ماونەتەوە و 3 پۆستیش بە سەرۆکی زانکۆ بە وەکالەت بەڕێوە دەبرێن. وەزارەتی خوێندنی باڵا لەلایەن بەڕێز یاریدەدەری سەرۆکی زانکۆ ئاگادار کراوەتەوە بۆ پڕکردنەوەی ئەو پۆستانە و پۆستی سەرۆکی زانکۆ ڕاگەیاندنی بۆ کراوە خەڵکیش ینی کەسانیش سیڤیان تەقدیم کردووە، بەڵام ئەوە زیاتر لە مانگێک و 25 ڕۆژ ئەبێت تا ئێستا چاوپێکەوتن لەگەڵ کاندیدەکان نەکراوە و پۆستەکانی تریش چەند جارێک نووسرا و بەرز کراوەتەوە بۆ وەزارەت، بەڵام تا ئێستا ڕاگەیاندنی بۆ نەکراوە. پۆستەکانی زانکۆی هەڵەبجە بەم جۆرە بەڕێوە دەبرێن: سەرۆکی زانکۆ بە وەکالەت، یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری خوێندکاران بەتاڵ، یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی بەتاڵ، ڕاگری سنتەری توێژینەوەی زانستی بەتاڵ، ڕاگری کۆلێژی زانست بەتاڵ، ڕاگری کۆلێژی پەروەردەی بنەڕەت و زانستە مرۆڤایەتیەکان ماوەی بەسەرچووە، یاریدەدەری ڕاگری کۆلێژی پەروەردەی وەرزش بەتاڵ، هەروەها یاریدەدەری ڕاگری کۆلێژی پەروەردەی بنەڕەت و زانستە مرۆڤایەتیەکان بەتاڵ، یاریدەدەری ڕاگری کۆلێژی زانست بەتاڵ، بەڕێوەبەری ڕاگەیاندنی زانکۆ بەتاڵ، بەڕێوەبەری بەکارخستن بەتاڵ، بەڕێوەبەری کاروباری زانست بەتاڵ، بەڕێوەبەری سنتەری زمان و وەرگێڕان بەتاڵ، بەڕێوەبەری چالاکیەکان بەتاڵ، هاوکات بەڕێوەبەری کتێبخانەی ناوەندی بەتاڵ، بەڕێوەبەری پەیوەندی ئەکادیمیەکان بەتاڵ، بەڕێوەبەری گۆڤاری زانستی بەتاڵ، بەڕێوەبەری ئامار و پلاندانان و تەکنۆلۆژیای زانیاری بە وەکالەت، بەڕێوەبەری خۆیەتی وەکالەت. بەتاڵبوونی ئەو پۆستانە بە وتەی مامۆستانی زانکۆکە کێشەی بۆ پرۆسەی خوێندن لە زانکۆی هەڵەبجە دروست کردووە. لە غیابی نەبوونی ئەو پۆستانەدا کەسی تر هاتووە یان خەڵکی تر هاتووە شوێنی گرتووەوە ئیستیغلالی وەزعەکەی کردووە و چەنەها بڕیار دراوە کە نەدەبوو بەو شێوەیە بدرێەوە ململانەی حیزبی هۆکارێکی سەرەکی دانەنانی ئەو پۆستانەی بە تایبەتی پلە باڵاکان، پلەکانی تریش پۆستەکانی تریش ململانەی ناوخۆ هۆکاری سەرەکی. زانکۆی هەڵەبجە ماوەی 5 ساڵە دامەزرا و ئێستاش 13 بەش و کۆلێژی هەیە و نزیکەی 200 مامۆستاش وانە بە زیاتر لە 2000 خوێندکار دەڵێنەوە. لە سەرەتای دامەزراندنی ئەم زانکۆیەشەوە تا ئێستا بەشێک لەو پۆستانە هەر بە بەتاڵی ماونەتەوە و پۆستی سەرۆکی زانکۆش ماوەی چەند مانگێکە بە وەکالەت بەڕێوە دەبرێت. نزار کەریم، NRT هەڵەبجە.